سلااو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی وەرزی کوردستان لە ئاسکەمی حەقدەست، پەرەسەندنی بێکاری و هەژاری لە کرماشان، بەرزڕاگرتنی یادی دوو گیان بەختکردووی شۆڕشی ژینا لە مەهاباد و بۆکان، سەپاندنی سزای ئێدام بەسەر دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی ورمێ، ئامادەکاری کوردانی ڕۆژاوای کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی تروریستانی بەرەی نووسرا، ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە شاری دوگۆنبەدان، بەشداری بەرینی خەڵک لە دوهمین ساڵڕۆژی گیانبەختکردنی میهران سەماک، دۆخی خراپی منداڵانی کار لە ئێران و گیان لە دەستانی منداڵێکی کار لە گورگان و ناڕزایەتی دژبەرانی شەڕ لە ئاست جنایەتەکانی ئیسرائیل لە غەزە. ناڕزایەتی کرێکارانی وەرزی کوردستان لە ئاسکەمی حەقدەست بەپێی هەواڵی گەشت و کرێکارانی شاغڵ لە بەشی کۆکردنەوەی سێفزەمینی لە ئەستانی کوردستان لە ئاسکەمی حەقدەست و دۆخی سەختی پیشەیی ناڕازین و داوای سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان دەکەن. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی شاغڵ لەو بەشە هەموو خێزانی بنەماڵن و بەشێک لە کرێکاران منداڵن. هەر کرێکارێک بەپێی ڕێژەی ئەو تەلیسانەی لە سێڤەزەمینی پڕی دەکات پارە وەردەگرێت. حەقدەستی ڕۆژانەی کرێکاران نێوان 500 بۆ 700 هزار تمەنە و کرێکاران ناچارن لە سەرمای مانگی سەرماوەزدا چەندین سەعات دانەون و خاوەنکار ڕێگە نادات بە دانیشتنەوە سێوەزەمینەکان کۆبکەنەوە. چالاکانی کرێکاری دەڵێن زۆربەی کرێکارانی ئەو بەشە تووشی ڕۆماتیسم و دیسکی کەمەر ئەبن و لە بیمەی دەرمانی بێبەش. پەرسەندنی بێکاری و هەژاری لە شاری کرماشان بەپێی ئەو ویددیوانەی لە تۆڕۆکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ڕێژەی بێکاری لە شاری کرماشان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و دانیشتوانی گەڕەکە هەژار نشینەکان لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. بەوتەی هاوڵاتیان گەڕەکی دەوڵەتاوای کرماشان یەکێک لە هەژارترین ناوچەکانی ئەو شارەیە کە تەنانەت بە ساڵاچوانیش ناچارن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کەلوپەلی شەخصی و نێوماڵەکانیان بفرۆشن یان چاوەڕێی وەرگرتن وەکو کرێکار لە بەشی بینەسازی بن. پەراوێز نشینی لە گەورە شاری کرماشان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت و دانیشتوانی ئەو گەڕەکانە لە هەر جۆرە ئیمکاناتێکی پێهداشتی دەرمانی و ڕفاهی بێبەشن. بەهۆی بێکاری گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لەو شارە قەیرانێکی گەورەی کۆمەڵایەتی دروست کردووە و ڕێژەی تونند و تیژی لەو شارە بەراورد بە شارەکانی دیکە ئێران زۆر بەرز بووە. بەرزڕاگرتنی یادی دوو گیان بەختکردووی شۆڕشی ژینا لە مەهاباد و بۆکان ڕۆژی هەینی نۆی سەرماوەزی 1403 بنەماڵەی دادخوازانی بۆکان و مەهاباد لە دوو مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی فەرزین معروفی و ئاوات قادری دوو گیان بەختکردووی شۆڕشی ژینا کرد. فەرزین معروفی گەنجی تەمەن 22 ساڵی خەڵکی مەهاباد و دانیشتووی شارۆچکەی ئیکباتان پاش دەربڕینی شایی بە دوای دۆڕانی یانەی فوتباڵی کۆماری ئیسلامی بە ئەمریکا بە تەقەی ڕاستەوخۆی سەرکردگەرانی ڕژیم گیانی بەخت کرد. ڕۆژی هەینی بنەماڵەی ئەو گیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە بنەماڵە دادخوازەکانی مەهاباد و تاران لە ڕێوڕسمێکدا ڕێزیان لە یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژیناگرت. لەلایەکی دیکەوە بنەماڵەی هەمیشە زیند و ئاوات قادری لە شاری بۆکان لەسەر مەزاری کۆبوونەوە و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. سەپاندنی سزای ئێدام بەسەر دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی ورمێ بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ میحراب عەبدوڵڵا زادە لاوی تەمەن 26 ساڵی خەڵکی ورمێ لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی بەغی سزای سێداری بەسەردا سەپێنراوە. ناوبراو مانگی ڕێزبەری ساڵی 1401 لا ڕەوتی بزوتنەوەی ژەنجیان ئازادی بە تۆمەتی کوشتنی ئەندامێکی بەسیج دەست بەسەر کرا. پاش گواستنەوەی میحراب بۆ گرتوخانەی سڵاعەتی سوپای ورمێ ئەو بەندکراوە بە مەبەستی دان پێدانانی زۆرەملێ بە سەختی ئەشکەنجە و ئازادرا. میحراب
لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و دادگاییکردنی دادپەروەرانە بێبەش کراوە و چالاکانی مەدەنی دەڵێن حکمی ئەدامی ئەو بەندکراوە هیچ شەرعیەتێکی نییە و دەستگای قەزایی تەنیا بۆ تۆڵە سندنەوە ئەو گەنجەی بێدام محکوم کردووە. ئامادەکاری کوردانی ڕۆژاوای کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی تروریستانی بەرەی نووسرا. ڕۆژی هەینی نوێی سەرماوەز فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتیک و هێزەکانی یەپەگا و یەپەژە دوو کاروانی سەربازی و چەک و چۆڵیان بە مەبەستی بەرگریکردن لە دانیشتوانی کوردی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە نرد و خۆیان ئامادەی شەڕ لەگەڵ تروریستانی بەرەی نووسرا کرد. بە پێی راپۆرتەکان تروریستانی بەرەی نووسرا چوونەتە نێو چەند گەڕەکی شاری حەلەب و هێزەکانی بەشار ئەسەد پاشەکشیان کردووە. هەرچەند لە نێو شارەکەدا شەڕێکی قورس لە ئارادایە و فڕۆکەکانی رووسیا بەردەوام چەکدارانی بەرەی نووسرا بردەمان دەکەن، بەڵام ئەگەری هەیە تەواوی شاری حەلەب لەلایەن تروریستانی بەرەی نووسرا داگیر بکرێت. بۆ بۆنەوە مەترسی لەسەر گەڕەکە کوردنشینەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە دروست بۆ و هێزەکانی سووریای دموکراتیک یەپەگا و یەپەژە دوو کاروانی گەورەی سەربازیان ڕەوانەی ئەو دوو گەڕەکە کردووە. شەوی ڕابردوو سەجان ئاوارەی شاری حەلەب خۆیان گەیاندە ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک و لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆژ ئاوای کوردستانەوە پێشوازیان لێکرا. دەستگرتن بەسەر 1 تۆن مادەی هۆشبەر لە پارێزگای سلێمانی. بەپێی ڕاگەیاندنەکانی سەر بە دەستگای قەزایی عێراق لە سەرەتای ساڵی 2024 زاینەوە تا مانگی ئۆکتۆبر زیاتر لە 1 تۆن مادەی هۆشبەر تەنیا لە پارێزگای سلێمانی دەستی بەسەردا گیراوە. بەپێی ئەو ڕاگەیاندنە لە پەیوەندی لەگەڵ ئەو 1 تۆن مادەی هۆشبەرە دەیان کەس دەست بەسەر کراون و سزای سێدارە بەسەر 75 کەسدا سەپێدراوە. 6 کەس لە تۆمەتباران بیانین و 20 تۆمەتباری دیکەش بە زیندانی هەتاهەتایی محکوم کراون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری دوگۆنبەدان. کرێکارانی شاغڵ لە شارەوانی شارستانی دوگۆنبەدان سەر بە پارێزگای چوارمەحەل و بەختیاری ڕۆژی شەممە دەی سەرماوەزی 1403 لە ئاز نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تەمینی اجتماعی پەرداخت نەکردووە. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقدەست و بیمە لە دۆخێکی سەختی مەعیشەتی و دەرمانیدا دەژین. بەشداری بەرینی خەڵک لە دووهەمین ساڵڕۆژی گیانبەخکردنی میهران سەماک ڕۆژی هەینی نۆی سەرماوەزی 1403 سەدان کەس لە مەراسمی دووهەمین ساڵڕۆژی گیانبەخکردنی میهران سەماک لە شاری بەندەر ئەنزەلی بەشدار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ وێڕای گەمارۆدانی گۆڕستانی بەندەر ئەنزەلی و سەپاندنی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر و گۆڕستانە زیاتر لە 600 کەس بەشداری مەراسمی دووهەمین ساڵڕۆژی گیانبەخکردنی میهران سەماک بوون. میهران سەماک لە ساڵی 1401 و پاش دۆڕانی یانەی تۆپی پێی کۆماری ئیسلامی بە ئەمریکا بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی ڕژیم گیانی بەخت کرد. گیان لە دەستانی سێ سوختبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە هەشتی سەرماوەزی 1403 سێ سوختبەری بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی فەهرەج و بەندەر عەباس گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی حالڤەژ ئۆتۆمبیلی دوو سوختبەر بە ناوەکانی مەسعود بەراهووی و عەلی ئەحمەد بەراهووی لە جادەی کرمان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت لەلایەن مەعموورانی ڕژیمەوە دراونەتە بەر دەسترێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا هەردوو سەرنشینی ئۆتۆمبیلەکە گیانیان لەدەستاوە. لە ڕووداوی دووهەمدا هێزەکانی ڕژیم لە نزیک بەندەر عەباس تەقەیان لە ئۆتۆمبیلی سوختبەرێ کرد و شۆفرەکە بە ناوی مەجید میهرانزادە بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە گیانی لەدەستاوە. خۆپیشاندانی 9 ملیۆن کرێکار دژ بە ڕیازەتی ئابووری لە ئیتالیا. ڕۆژی هەینی 29 سەرماوەزی 1403 9 ملیۆن کرێکاری ئیتالیایی بە دوای بانگەوازی چەند یەکێتی کرێکاری لە شاری ڕۆم ڕژانە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان لەگەڵ سیاسەتی ڕیازەتی ئابووری دەوڵەت نیشاندا.
کرێکارانی بەشدار لەو ناڕزایەتیە خوازیاری گۆڕانی یاسای بودجەی دەوڵەت و سەرۆکوەزیرانی ڕاستگەرایی ئەو وڵاتە بوون. ناڕازیان کە لە بەشی دەوڵەتی و کەرتی تایبەتدا چالاکن بە وتنەوەی درشم دژایەتی خۆیان لەگەڵ نابەرابەری کۆمەڵایەتی دەربڕی. بە پێی زانیاریەکان بودجەی ساڵی 2025 ئیتالیا بە پێی بڕیاری ناتۆ دابین کراوە و دەوڵەتی جۆرجیا میلیۆنی 2 میلیارد یورۆی بە بودجەی نظامی ئەو وڵاتە ئیزافە کردووە. ئەوە لە حاڵێکدایە کە بودجەی بەهداشتی گشتی پەروەردە هاتوچوو خزمەت گوزاری گشتیەکان 5% کەم بووە. هاوکات ڕێژەی حەقدەستی کرێکاران تەنیا 6% زیادی کردووە لە حاڵێکدا نرخی پێداویستیەکان 16% گران بووە. هەروەها تەنیا 3% بە حەقدەستی خانشینکراوان ئیزافە کراوە کە وەڵام دەرەوەی تێچووی مەعیشەتیان نییە. وا دووە هەواڵمان سەبارەتە بە ناڕزایەتی دژبەرانی شەڕ لە ئاست جنایەتەکانی ئیسرائیل لە غەزە. دەیان چالاکی مەدەنی ڕۆژی هەینی 9 سەرماوەزی 1403 لە ئاکسیۆنێکی ناڕزایەتیدا لە شاری مۆنترایلی کانەدا پرۆفۆمەنیسێکیان بە نیشانەی ناڕزایەتی دەربڕین لە ئاست جینۆسایدی خەڵکی غەزا بەڕێوەبرد. لا دوو ڕۆژی ڕابردوودا ئەرتشی ئیسرائیل چەند جار ئوردوگای ئاوارە فلیستینیەکانی لا نووسیراتی غەزە بە چڕی بردۆمان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا دەیان ژن و منداڵی فلیستینی گیانیان لەدەستا و بە سەدان کەس بریندار بوون. هەروەها وەزارەتی بەهداشتی فلستینیش ڕایگەیاندووە کە ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرغەزە سنووری 44,000 کەسی تێپەڕاندووە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی بە دوای خۆی داهێنا و دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئەمریکا، بریتانیا، هۆلاند، دانمارک و کانەدا دژ بە دەوڵەتی ئیسرائیل و بێدەنگی کۆمەڵگای جیهانی خۆپیشاندانیان کرد. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی هەواڵەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەرشاد.